یەکێک لە هونەرمەندە ئەزیز و خۆشەویستەکان ئەمڕۆ لە پرۆگرامی کورسات مەگەزین میوانمانە کە لە هەمان کاتە لە ئێستادا یەکێکە لە پێشکەشکارەکانی کەناڵی کورسات قسە و باس لەسەر بڵاوبوونەوەی نوێترین ڤیدیۆ کلیپیەکەین بە ناوی کیژە کوردەکە کە ئەویش زۆر بەڕێز کاکە کاروانی نەیە. بەخێراتی کاکە کاروان. زۆر سپاس. بەخێر هاتی. زۆر سپاس بۆ تۆ کوردەخە. خۆشحاڵم. خۆشەکە ئەمڕۆ پێشکەشکارنیت وەکو میوان هاتووی. بەڵێ ئەمڕۆ میوانی تۆ. بەخێراتی سپاس. کیژە کوردەکە ئەم بەرهەمە هیکێ لە کێوە خەریکیت؟ پێشێکی خۆشحاڵم کە لە پرۆگرامە جوانەکەی تۆم لێرە. گۆرانی کیژە کوردەکە دەمێک ساڵە لە خەیاڵمە کە کاری لەسەر بکەم بەڕاستی مامۆستای کۆچ کردو خوا لە خۆش و مامۆستا ئیسماعیلی سابوور ئەم گۆرانیەی لە کۆنەوە زۆر پێ باش بوو کە من بیڵێم هەمیشە وت کاروان ئەم گۆرانیە بۆ دەنگی تۆ زۆر گونجاوە هەم ستایلەکەش ڕاست بوو لە دەنگی منەوە زۆر ئەهات یعنی هەستمە کرد ستایلی خۆمە بەڕاستی ئاوازەکەی مەبەستە ئەو ئاوازەیان گۆرانێکە هەبووە ئاوازەکە مامۆستا ئیسماعیلی سابووریایی بە من بەڵێ هەڵبەتە لە کۆن ئەم ئاوازە لەو سەردەمەی کە مامۆستا ئیسماعیلی سابوور گۆرانی بێژ بوو و گۆرانی بێژەکانی سەردەمی خۆی گۆرانی بێژی کە بناوی مهدی حوجەت سادات یەکێکە لە گۆرانی بێژە ناودارەکانی ڕۆژهەڵات ئەویش لە قەدیما و توێتی هەڵبەتە بەس بە شکڵێکی جیاوازتر بە موزیکێکی جیاوازتر من کەمێک دەستکاری میلۆدیەکەشم کردووە یعنی بەشی دووهەمی میلۆدیەکە خۆم ئاوازەکەم دەستکاری کردووە ئەگەر ناوەکو ئەسڵی ئاوازەکە من لە مامۆستا ئیسماعیلی سابوور و مەرگرت و کەیفەکە لە کارە زۆر جوانەکان بەڕاستی ئەوە یەکەم بەرهەمی تۆیە کە هی مامۆستای کۆچ کرد و مامۆستا ئیسماعیلی سابووریە یان بەرهەمی تریشت هەیە کە گۆرانی ئەو دووتۆتەوە زۆر لە گۆرانەکانی مامۆستا ئیسماعیلی سابوورم وتووە ئەتوانم بڵێم چەند ئاوازێکی کەشی یاومەتێ بەڵام جارێک کارم لەسەر نەکردو ئەمەیانم کار لەسەر کردو و موزیکی ئەم بەرهەمەش هاوڕێم کاک هێمن حسێنی ئەزیز کاری لەسەرکەوە بەڕاستی زۆر کارێکی جوانی بۆ کردووە. بەڵێ کارەکە سیناروی تایە و لە کوێ وێنە تانگرتووە وێنەگرەکان کێن تۆزێ باسی کەناڵی کورساتیش بکە ویستم بە تەفاسیل بێمە سەر ئەسلی کارەکە هەڵبەتە کەناڵی کورساتی خۆشەویست کە هەمیشە بەڕاستی جێگەی خۆیەتی من لێرەوە باسی بکەم پشتگیری من بوون لە زۆربەی کات و سازەکانی هونەری من کە پیاە تێپەڕیوم بە ئێستاشەوە کە خۆم پێشکەشکارم لە شاشە جوانەکەی کورسات کورساتی ئەزیز بە کامل ستاپێکی باشەوە کارەکەیان بۆ بە ئەنجام گەیاندم و کاکە ڕێکۆت محەممەد دەرهێنەری کارەکەیە کاک ڕێکەوت بەڕاستی ئەو ڕۆژە زۆر زۆر ماندوو بە کلیپەکەەوە پێما بێ ئەوە بەشێکی کلیپەکەیە کاکە ئەمجد لەگەڵی وێنەی گرتووە یعنی ڕۆژێکی زۆر تایبەت هەموو بە چێژێکی جوان و لەگەڵ گۆرانیەکە ینی هەستم کرد خۆیان ئەسلی گۆرانەکان زۆر حەز لێ بوو جاتوو کارێکیش بەدڵت بێ جوانتر ئیشی بۆکەی کارەکە بێگومان تەواو بووە بەڵام کەی بڵاو ئەکرێتەوە کارەکە لای کاکە ڕێکەوتە بەردەوام لەگەڵیا لە هەماهەنگیین پێم وا بێ دوو ڕۆژ پێش ئێستاکە قسەمان کردوتی لە قۆناغی کۆتایی مۆنتاژایە پێم وا بێ بەو نزیکانە شڵا لە شاشەی کورساتەوە پەخشە بێت پێکمان لە شاشەی کورساتەوە بەڵام بۆ خۆت چەناڵی تایبەتیت هەیە لەوێ بەڵێ بە ئەکییت چەناڵی تایبەتیم هەیە بەڵام ئەم کارم بە کاملی هەدی کەناڵی کورسات کردو خۆیان دەستەکان دایەنێن و حەزم کرد باسیکی ستافی کارەکە بکەم وەکو موزیک و ئامێرەکان بەڕاستی زۆر سپاسی زۆر بەڕێز کاکتوانە خورشی دەکەم کە ئامری ڤیۆلینی ژەندووە کاک ئالان کامیل کاک ڕێبا سادق کە هەرسێکیان کاری کەماناتی ئیشەکەیان ژەندووە کاک عومەر لە کارەکەی ئامێری چەلۆی ژەندووە هاوڕێم کاکە ئەرکان عەبدولقادر ئامێری پرکەیشنی ژەندووە لە ئیشەکەیە هۆنراوەکەشی مامۆسای زۆر ئەزیز و خۆشەویست لێرەوە احترامم بۆ هەیە مامۆسای یەحیا بەرزنجی نووسیوێتی کە بەڕاستی هۆنراوەیەکی تەواو کوردی بۆ نووسیوە من دڵخۆشم بەو کارە چونکە هەستەکەم لە ئاستی گوێگری کوردایە و کارێکی تەواو کوردیە زۆر باشە باس لە گروپێک لە مۆزیک ژەنەکان کرد ژمارەیەک لە موزیک ژەنە بەتواناکان بێگومان لە ناو کاری تویان من گوێم لە گۆرانی بێژە بە تایبەتی گەنجەکانە کە هەز ناکەم هیچ ژەنیارێک لە ناو کارەکانیانە هەبێ تۆ بەم شێواز و بەم ستایلە
کۆنە ئیشەکەیان ئەم شێوازی گۆرانی وتنەی تۆ پێویست بەوە ئەکا کە ژەنیارکارت بۆ بکە. من پێم وایە هەر کارێک ئامێری چۆن با بڵێن حەیتیا بێ جوانترە و زیندووترە. بەداخەوە ئێستا ستایلی گۆرانی زۆر فەرقی کردووە. ئەو گەنجانەی کە باسی ئەەکەی ئەمڕۆ دێت ئەچێتە ستۆریۆ بە کۆمەڵێک دەنگ و ئەو دەنگانەی کە دروستکراون زیاتر بۆ تۆ ئەگەر ئامێرێکی کەمانی حەید بۆ بژانن زۆر جیاوازی هەیە لەوەی کە دەنگێکە و بەسەن کڕاون ئەم دەنگانە لە سەرسیری هەیە و ئیشی پێ دروست ئەەکەن. چکە لەوەش کاکاروان هەستەکەم تەنانەت ژەنیارەکانیش زۆر ئەو تااقەت و حوسەڵەیان نەماوە ڕۆژێک یان چەند ڕۆژێک لە ناو ستۆدیۆ بن و با بڵێن مەشغوڵی کارێک بن. بە بۆچوونی من ئەوش پێویست نییە بە بۆچوونی من ژێنیارەکان حوسەڵەیان ماوە. ئەوە زۆربەی گۆرانی بێژەگەنجەکانی ئێسان کە دێن بە ئۆرگێکەوە کارێک سوانسەرێکی بۆکەن و دوایی دەنگ ئەخەنە سەر گۆرانەکە و تێچووی کەمترە بینی گۆرانەکە کاڵ و کرچی پێوە دیارە ئەگەر چی دانکە خۆشیش بێ بەڕاستی. بەڵام تۆ چەند ژەنیارێکی ئامێری ڤیۆلین ئەهێنی توزانم فلوتێک بەکاربێنی ڕیتمەکان حەیبن سنتورێکی تابیانی زۆربەی ئامێرەکان حەیبن زۆر فەرقەکە یان گیتارێک یان باسگیتارێک ئەگەر هەمووی حەیبێ فەرقی زۆرە لەگەڵەوەی تۆ کارێک بە ئۆرگەکەەوە تۆ مار بکەیت و بڵاوی بکەیتەوە و زیندوێتی کارەکەش جیاوازی هەیە لەگەڵەوەی. زۆر ڕاستە. لە ئاوازدانانە چۆنی باس لەوە کرد کە تۆزێک ئاوازەکەی لە بەشێکی بەرهەمەکە گۆڕانکاری تیا کرد. کوردەخان من هەمیشە کاری ئاوازدانانم کردەوە بۆ زۆرێک لە گۆرانی بێژەکانیشم کردووە. ئاوازم بە چەند گۆرانی بێژێک یاوە من خۆم ئاواز زۆر داهێنم بەڵام لەو گۆرانی بێژانە نیم کە هەمیشە پێم خۆش بێ کارەکان ئەبێ ئیلار خۆم بیکەم و ئاوازەکاری خۆم بێ اینجا کارەکانی خۆتە. بەڵێ خۆشەکە هەمە ئاهەنگی بێ لەگەڵ هونەرمەندان بەچیت پێم خۆشە کەسێک ئاوازێکی جوانی هەبێ لە دەنگی منەوە نزیک بێ. ئێستا کارێکی نوێم هەیە کە هێشتا بڵاو نەبووتەوە کاری موزیکەکەی مامۆستا لێر حسێن بۆی کردوم کاری ئاوازەکەی کاکێرش عومەر ڕەزا بۆی کردوم کە ئەوەش یەکێکە لە کارە زۆر جوانەکان کامل کارێکی ئۆرکستراییە و مامۆستا لێر و کاکێرش عومەر ڕەزا زۆر بە کارەکەەوە ماندوو بوون. ئەگەر ببینی ئەو ئاوازی ئەو من خۆم ئیشم تیانە کردو ینی پێم خۆشە هەر کارێک لە دەنگی منەوە نزیک بێ. باش ئەی هۆنراوە تو ئەم هەموو با بڵین ئەزمونەت هەیە دڵنیام لەوەی کە چەند هۆنراوەیەکیشت هەیە. ئەنووسم بۆ خۆم هەندێک کار ئەنووسم بەڵام جاری وایە ئەبینم ئەو هەموو شاعیرە جوانە هەیە کە بەڕاستی من شاعیر نیم پێم خۆش نییە ئەوە بکەم. ئەگەرنا چەند کارێک کە ئەڵێم لە بەردەستمایە بڵاو نەکردوونەتەوە کارێکی کەم کردووە یەک سەرەتای کۆپلەکەی خۆم نووسیومەیان جاری وایە کۆپلەیەک دێت بە مێشتی خۆما ئەینووسم زۆر پێم جوانە ئیتر دوای ئەوە نانووسم بڕمە تەلەفۆنێک بۆ یەکێک لە شاعیرەکانەکەم یان بۆ مامۆستا یەحیایە یان بۆ کاک محەممەد پاکژە کاک دیار هەڵەبجەیە یان کاکە مازیار زۆر لەگەڵ ئەو خۆشەویستانە ئیش ئەەکەم پیانەڵە من شتێکم نووسیوە جا هەموو جارێک کاک محەممەد پاکژەڵێ تۆ شعرە نەنووسیوە میعرە نووسیوە بەڵێ ئەوە جوان نییە بە ئاوای لێ بکەین یعنی ئەوە من نییە لەسەر شعر کە ئیشی خۆم نیە ڕێی خۆم پسە پێیان و بڵم ئیلا بێ وابێ بەڵام هەنێجار ئەنووسم ئەژنووسی بۆچی ئەنووسیکەوە بۆی ئەو ئاوازەی کەدای ئەنێم وەزنی ئاوازەکە وەزنی شعرەکە پرۆڤەیەک بۆ خۆ بەڵێ ڕیتمی شعرەکە هەم بۆ پرۆڤەشان بۆ ئاوازەکەش من بۆی بزانم لەسەر چ بڕگەیەک ئەنووسم عەفوت لەسەر چ بڕگەیەک ئاوازەکە دائەنێم. باشە کاکاروان ئێستا تۆ ئەم بەرهەمەت ئامادێ و باس لە بەرهەمێکی تریش کرد ڕەنگە چەند بەرهەمێکیش لە پلانتا هەبێ ئێستا بۆ هونەرمەندەکان با بڵێن بەرهەمەکانیان تاک تاک بڵاوەکەن و کوجاران بە کۆمەڵ چەند بەرهەمێک لەسەر سیدیەک لە کۆنی بەپێی سەردەم شتەکان گۆڕێن بەڕاستی پێم وابێ گوێگری ئێستا گەنجی زۆر گوێگری مۆسیقا و گۆرانیە ڕاستە لە هەموو بەشەکان لە گەنج و پیر و لاو گوێگرن لە گۆرانی موزیک ئەم سەردەمەی ئێستا هەستەکەی تراک خەڵک کارەکانی پێخۆشە ینی وەکو جاران نەماوە دەگۆرانی بەجارێک لە یەک سریە بڵاو بکەیت و پێچوی زۆر زۆرە هەمیش جۆگر ناکەوی و هەموو ڤیدیۆ کلیپەش بەئەکید اینجا مەشغەڵەتی ژانی زۆر جیاوازترە جاران بەڵام جاری وایە تۆ یەک تراک بڵاو ئەەکەیتەوە تامی 5 گۆرانی خراپ ئەیا بەڕاستی
مەرجنیە تۆ دەگۆرانی تۆمار بکەی هەر گۆرانیشە هەموو کاتێک هەروە بووە چەند گۆرانیەک زۆر ڕاستە جاری وایە تۆ دەگۆرانی تۆمار ئەەکەی لەو دەگۆرانێ سێ گۆرانیان ئەوەیە کە زۆر ئەچێتە سەر دەمی خەڵکو و خەڵک سوۆشیال میدیا و بوونی یوتیوب چەناڵی تایبەتی و ئەو نییە زۆر ڕاستەوانش کاریگەری هەیە بەڕاستی ئێمە کاری زۆرمان بەرگوێکەوەی جاران لە یوتیوب نەبوو کارەکان هەمووی لەسەر کاسێت بوو فەرقی زۆر ئێستا ڕێتە یوتیوب تۆ ئەتەوێت کارێک ببینی یا گوێ لێ بگری شتێکی کێتە بەردەمت مەشغولی ئەو کارێک کابی یعنی یەکسەر تۆ بەسەر ئەو کارە تێئەپەڕی زۆر فەرقیە لەناو ئەم قەرەباڵغیە لەناو ئەم زۆری و بۆریە با بڵین کاروانینەی چۆن ئەتوانێت خۆی جیاکاتەوە بڕوان پێ بکە کوردەخان ئەگەر دیقەتی کارەکانی من بەی هەستەکەم جۆگرێکی تایبەت بخۆم ڕازی کردو بۆی کە من شکڵی کارەکانم جیاوازە هەوڵ ئێم لەسەر ئەسالەتی گۆرانی و مۆسیقای کوردی کار بکەم نەک وەک ئەوەی کە ئێمە من قەناعەتم بۆ هەبێ ئیلابێ گۆرانی وەکو شکڵە کۆنەکان وابێ من ئەیان هێرم ئەو کارانە بۆ مۆزیکی تازەوە بە کاری مۆدرنی بۆکەم بەڵام لە ئەسلی کارەکە دەستکاری ناکەم ینی ناکرێت من گۆرانێکی زۆر جوانی مامۆستا حەسەن زیرەک بێنم کە زۆر جوانکاری لەسەر کراوە بڵێم چۆنەڵی بەو مانایی کە ئەمە تازەگەریە کۆمەڵی موزیکی سەردەمیانی بۆ بکەم بەڵام هیچ بە گۆرانێکە تێکەڵ نەبن پێکەوە ڕاستە ویستم زیاتر باز لە هونەرمەندی کۆچکرد و مامۆستا ئیسماعیلی سابووری بکەم ئەو پەیوەندیەتان چۆن دروست کرد و بۆچی ئەوەنە کاریگەری دەنگی ئەو لەسەر تۆ هەیە مامۆستا ئیسماعیل سابوور لە سەرەتاکانی کە هاتە سلەیمانی من لەو کاتەوە لەگەڵی ئاشنا بووم کە ژەنینی نەیەکەی منی زۆر پێخۆش بوو ئیتر بۆ زۆربەی کارەکانی منی بانگە کرد و بۆ حکومەی کە من شارەزایم لە سەر ڕەدیف و مەقاماتی ئێرانی زۆرە و زیاتر کار لەسەر مەقامات ئەەکەم مامۆستاش ئیتر بەڕاستی مامۆستا بوو لە مەقاماتە هەمیشە کە ئەچوە جێگەیەک یا پرۆگرامێکی تەلەڤیزیۆنی و یەکەمین پرۆگرامیشم کە لەگەڵی دەرکەوتم لە شاشە جوانەکەی کورساتەوە بوو هەر بۆ حکومە بوو کە مامۆستا زۆر ژەنینەکەی منی بەدڵ بوو و من بەڕاستی کە مامۆستا گۆرانی ئەوت هەمیشە حەزمە کرد لاسایی ئەو شکڵە وتنە بکەمەوە کە ئەو هەی بوو بەڕاستی بۆ نمونە ئەگەر ئاوازێکی دەشتی بووتایە هەمیشە زۆر کوردیانە ئەی خوێند من زۆر بەڕاستی جێگای سەرنجم بوو زۆر معجیب بووم بە و شکڵە وتنەی مامۆستا ئیسماعیلی سابوور بەڵێ لەگەڵ کورسات ماڵی هەمووانە چۆنی لەگەڵ پرۆگرامەکەی خۆم برادران نییە باز زۆر پەلەپەلم لێەکەن بەڕاستی ستاپێکی کامل تایبەتم لەگەڵا و ستاپێکی ئەزیزن هەمیشە ماندوو ئەبن لەگەڵم دیارە خۆت ئەزانی ئێمەی کورد خاوەنی کللتورێکی زۆر جوانین پرۆگرامەکەش مێسە جیاوازەکەی ئەوەیە ئەچینە لادیەکانی کوردستان ئەم سیزنە جیاوازەکەی چێ لەگەڵ سیزنەکانی لەگەڵ سیزنی پێشووتر و چی خۆشی تیا هەستەکەم شتی خۆشی ئەم سیزنە فەرقەکەی ئەوەیە لەگەڵ خەڵکە جوانەکەی ناولادیەکان دائنیشی لە نزیکەوە لە معاناتیان و لە قسە خۆشەکانیان و لە گویان بۆ ئۆگری کە وختی خۆی لە لادێکی هەبووەوە ئێستا بەچێەوە مەشغوڵن و بەڕاستی بەسەرکردنەوەیەکی باشیشە بۆ ئەو جێگەیەوە خزمەتێکی باشە بە ئەولادیە کە ئەیکەین زۆر جار داواکاریشانەیە من خۆشحاڵم کە لە ڕێگای پرۆگرامەکەی منەوە ئەیگەێنن گۆرانی پێڵێن ئەکید گۆرانیشم پێڵێن بەڵام پرۆگرامی بڵین کە لە ڕەمەزان پرۆگرامەکەمان تۆمار ئەکرد یەکەم زۆر سارد و جەوەکە ئێستا زۆر گەرمە ینی عەکسی یەکە بەخێر هاتی زۆر سوپاس بۆ تۆ ئەڵێن درەنگ هاتووی درەنگ هاتووی ئەمڕۆ ئەسڵەن ئەمڕۆ هەر زۆر بڵێن پێش من هاتی 20 دقیقە پێش پرۆگرام لێرە بوو بەخێر هاتی دووبارە زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لێرە بووی کاکە کاروان زۆر سپاس بۆ تۆ کوردەخان من خۆشحاڵم بەڕاستی لە پرۆگرامەکەی تۆ ئەمڕۆ لێرە بووم سپاس بۆ کورساتی ئەزیز هەمیشە سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس